هەرکە هاتی نەژورۆ ئەم ماڵە خۆشەم بینی هەموو شتێک کلتوریا. سوپاسان دەکەین. اینجا من کە هاتم ژوورەوانە دیقەتی ئەو ڕادیۆیانەمە ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم. ئەم حەز و خولیایی تۆ لە چیەوە هاتووە؟ وەڵام من هەر لە سەرەتای منداڵیەوە زۆر کەیفم با ڕادیۆ بە ڕیکۆردر و شتیوا دەهات بۆی هەر منداڵ بووم، ینی حەزم دەکرد زۆر جاران شاگرد بووم لە دەخیلەی خۆم دەشکان دەچووم ڕادیۆنم دەکڕی. لە دەخیلەکەی خۆتەشکان ڕادیۆ بەڵێ زۆر وات. ئەمانە هەر هەمووی خۆتن؟ بەڵێ هەر هەمووی خۆت. ئەتوانی باسێکیم بۆ بکەی کە نۆعەکانی چۆنە؟ بڵێ ئەو ڕادیۆ رووسیا. بەڵێ. تەمەنی برام زیاتر لە 150 ساڵە. ئەوە ڕادیۆ رووسیەکان مەشهور لەو کاتەوە ئەوە هەموو ئەوەکانی وەردەگرت، هەموو ئێزگەکان وەردەگرت. بەڵێ. ئەوە ڕێکۆردەرە ناشیناڵە، ئەوە ناشیناڵە ڕادیۆ ناینەن، ئەوەش ئەو ڕادیۆش کۆنا، ئەو فلیپسە زۆر کۆنا، فلیپس هۆڵندیە. بەڵێ. باشە کاک جەمال، ئارەزوی تۆ ئەم ئارەزۆ لە چێ بۆ دروست بوو کە حەزەکەی ڕادیۆ کۆ بکەیتەوانێ و وەکو مێژوێک هەڵی بگری لە لای خۆ؟ وەڵا نەڵێم خۆم هەر لە منداڵیەوە کەیفم بە ڕادیۆ لا شتی ئەلکترۆن داهات، شتی کارەباییات داهات، زۆر ینی پێ مرتاح دەبووم. ئەی ئەمانی لەواشان هەر ڕادیۆ بڵێ ئەوەش بڵێ ئەوە هۆڵندیە، ئەوانە ڤیددیۆیە، ئەوە ڕادیۆکی زۆر کۆنا ڕیکۆرد پێنا ئێرە هەموو شتێدایە. ڕادیۆنەکانیش بڵێم تاریخیان زۆر کۆنا، هەیە هەشتایەکانە، هەیە هەفتایەکانە، هەیە پێش ئەوەیە، ینی پێش ئەو پێم وا بێوتت لە ماڵی شەوانە ڕادیۆیانە ڕادیۆی کەشت هەیە وایە؟ بەڵێ لە ماڵی خۆشم ئێستاشێتم، بەس داخی گرانم کاتی خۆی ڕادیۆنیشی زۆرمە بوو، یان ڕادیۆنەکان بە قیمت بوو، باوەڕکە بە یەک دەفتەرمدا داخی گرانم بە کارە ساتێک ماڵەکەم تۆزێک بە شۆتە شکارەبایی سوتا ئیتر ئەو ڕادیۆنم لە ناوچن بە زۆر بە هەر حاڵ ئەوانم قورتار کرد. بەس ئەم مەجموعەیە ماوە کە لەو کاتەوە هەڵت گرتووە؟ ئەوە ماوە لە ماڵیشم دانەوە، لە ماڵیش هەیە هەیە شەوان ڕادیۆ لە من سەرما باوەڕتە بێ دوو ڕادیۆ تاکو حتا کە من ڕادیۆ شەوان متابعی ئەخبار و دەنگ و باس و شتان دەکەم. ئێستا خەڵک زۆر زیاترها ئەو مۆبایل بەردەستە لەو شتانەوە زیاتر گوێگرێ لە ئەو بابەتانە، بەڵام تۆ حەزەکەی ئێستاش وەکو کاتی کۆن هەر ڕادیۆ بەکاربێنی؟ زۆر حەز دەکەم ئەرێوەڵ ناڵێم ئێستاش من کەدەن و دوو ڕادیۆ لە من سەرمە باوەڕتە بێ حتەکان لە خۆم دەگەڕێم ئیخبارە کەشتەکە گۆرانیش خۆشە شتێکی کەلتوری دەنگە ڕەسەنەکان جێ دەگرم. باشە کاک جەمال، ئەمەوێ باسی مێژووی ئەو ڕادیۆیانم بۆ بکەی کە هەنێکی بۆ مناڵی زۆر کۆنا یاخۆت ئەڵێ وازەموتت ڕادیۆیەکم هەبووە کە بە دەفتەرێک بووە دڵت نەهاتۆ بیشی فرۆشی بە دەفتەر، ئەوە بۆچی دڵت نهاتۆ بیفرۆشی بە دەفتەرێت تایبەتمەندی ئەو ڕادیۆیەکی لە خۆشەویستی ڕادیۆکان ئەوە خۆش دەویست ئەرێوەڵ ئەوجا ئەوکان بوو بە دوگمەکانش وەک بڵێم بێشک ئەو شق لەوان بوو ڕادیۆکی ئەوەندە بوو. ئێستاش بەهەرحاڵ ڕادیۆکی لەوم پیا کرد لە ماڵەوە، پێیان کردی لە بازار لە گوندێکی بە حرکە بوو برادێک وتی چوم کڕیم بەخوای بە نرخەچی لە ماڵی ئێستا دامنە بە خیالی لە دڵم نابین مێرە بەڕاستی.